سەرمایهدارێکی شاری هەولێر بە 1 ملیار دۆلاری ئەمریکی یەکێک لە گەورەترین کارگەکانی بەرهەمێنانی ئاسنی جۆراوجۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە سنووری پارێزگای سلێمانی لە بازیان دروست دەکات و دای دەمەزرێنێت. کارگەیەک کە نزیکەی 800 کەس کاری تێدا دەکات و لە ئایندەشدا هەلی کاری زیاتر دابین دەکات. ساڵانە توانای بەرهەمێنانی 1,250,000 تەن شیش و شێلمان و بەرهەمی جۆراوجۆری دیکەی ئاسنی هەیە. ئەحمەد ئیسماعیل سەرمایهدارێکی باشووری کوردستانە چەندین پرۆژە و کارگەی مەزن و گرنگی دروست کردووە وەکو کارگەکانی بەرهەمێنانی کارەبای ماسی سلێمانی و هەولێر و دۆک و کارگەی چیمەنتۆی ماسی بازیان و چەندین پرۆژەی دیکە و ئەم کارگە مەزنەی بەرهەمێنانی ئاسن. باشووری کوردستان بەهۆی گەشەی کەرتی بیناسازی و نیشتەجێبوون و زۆر کەرتی دیکەوە بڕێکی زۆر ئاسن و چیمەنتۆی پێویستە. ئەم کارگە ئاسنە نوێیە بە تەنها توانای ئەوەی هەیە زیاتر لە پێداویستەکانی باشووری کوردستان ئاسن بەرهەم بهێنێت. بۆیە چاوی بڕیوەتە ناوچەکانی عێراق بۆ ئەوەی بەرهەمەکانی ڕەوانەی ئەوێ بکات. لە هەموو وڵاتێک کەرتی بیناسازی کەرتێکی زۆر مهمە و خاستن لە عێراقش لە ساڵی 1970 شەڕا وڵاتەکە وێرانە دانیشتوان زۆر بووە پێویستێکی زۆر بەخانی و بەسەکەنی و بە بنیە تەحتی و جسر و زۆر شتەیە لۆیە دەتوانم برێم عێراق لە زۆرترین دەوڵەتەکانی دەور و پشت زیاتر پێویستی بە کارگەی بیناسازی هەتا لە ئێران و لە تورکیا و لە هەموو وڵاتەکانی تر. بەرهەمێنانی ئاسن لە کۆکردنەوەی ئاسنی کۆن و سکراپ یاخود مادەی ئاسن کە بە شێوەیەکی سروشتی لە ناو سروشدا هەیە دەست پێ دەکات. ئەم کارگەیە لەبەر ئەوەی ئاستی بەرهەمێنانی زۆر بەرزە پشت بە هەردوو سەرچاوەکە دەبەستێت، بەڵام لە ئێستادا ئاسنی کۆن و سکرابی وڵاتی عێراق دەهێنێت و لە پانتایەیەکی گەورەدا دەیڕێژێت و هێواش دەیانباتە ژوورەوە. لەبەرەوەی ئەم کارگەیە لە ڕۆژێکی وەکو ئێستادا کە نزیکەی 8 کاژێر فرنەکان کار دەکا نزیکەی 1500 تەن سکراب بەکار دێنێت و دەیتوێنێتەوە لەبەرەوە بەم ئۆتۆمبیلە گەورانە کە لە لۆری گەورەترم پیانەوترێت دەمپەر سکراب و ئاسنە شکاوەکان دەگواستنەوە لە بینی کارگەدا لە بینی بەشەکانی کارگەدا. ئەم ئۆتۆمبیلە ئەم دەمپەرە کێشی خۆی نزیکەی 40 تەنە و لە توانیان شەیدیا هەیە نزیکەی 40 تاوەکو 45 تەنی دیکەش بار بکات. کاک عەدنان ئێوە بۆی سکراب پەیداکەن لەکوێوەی هێنن سکرابەکانتان زیاتر؟ وەکو کۆمپانیای مە زۆربەی سکرابەکانمان لە باشوور و ناوەندی عێراقەوە دێنین چونکە خۆتان نزان لە ساڵەکانی هێشتاوە تا ئێستا لەو ناوچاوانە شەڕ و وێرانکاریەکی زۆر هەبووە. زیاتر لە عێراقەوە دەستانەکەی سەدا زیاتری لە عێراق دەستمان دەکەوێت. سەدا 20ەکەی لە باشووری کوردستان دەسەکەوێت. لە باشووری کوردستان لەبەر ئەوەی لە باشووری کوردستان خۆتان دەزانن لە ساڵی 1970 تا ئێستا ئارامەیەکی زۆر لەم ناوچایە هەیە لەبەر سکراب کەمە. یعنی ئەو پەیدابوونی سکراب زیاتر بەسراوە بە شوێنی وێرانکاری و جەنگ و شتە و لە هەر شوێنێک وێرانکاری و جەنگ سکرابی زۆرترە. لە ڕۆژێکا چەند تەن سکرابتان پێویستە؟ ئەم بە تاقی ئێستامان لە ڕۆژێک 1500 پێویستە چونکە ئێستا 24 کاتژمێر کار ناکەوت
لە دو ڕۆژدا بێ 3000 تەمانەوێت کەڵە باشە لە باشووری کوردستان و عێراقدا ئەو هەموو سکرابە هەیە کە لای دەشدا کارەکانتان بەرداوام و کێشێکە سکرابتان دەبێت لەوانەیە ڕۆژێک بێت کێشەمان بۆ دروست بێت بەڵام بیرمان لەوە کردەوە ئێمە کادێکمان هەیە لە ئێران ڕۆژهەڵاتی کوردستان مادەیەک گەێنین پێڵێن DRI بۆ تاواکردنیەوە ئەو سکرابە کەواتە ینی لە سروشدا لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاسن هەیە دەیهێنن دەیکەنە پارچە پارچە و دەنێرن بۆ باشووری کوردستان بۆی کارگەکەتان بەدایلی کارەکەمان بۆینەوە کارەکەمان لە کار نەکەوێت باشە ئەو سکرابانە پێشەوەی بێنە ئەم پانتاییە ڕوویکەن هیچ پشکنینیی بۆگەن بەڵێ ئێمە جیازی پشیلمان هەیە باشە هەر ئەو جیازانەتوان هەموو تیشکێک ئاشکرا بکەن ئێوە لە چیە ترسن بۆ نمونە سکرابێک بێت لە چ شتێکە ترسن ینی ترسی چیتانێ لەگەڵ سکرابەکانە بێتەوە وەکو پێم وتی لە پێشتر ئاماژەم پێ کرد لە عێراق شکە شەڕ هەبووە لەوانەیە ئەو سکرابانە مادەی شەعی پێڵن بە عەرەبی لەوانەیە تیشکی تیاابێت تشکی نەوەوی لەبەر هەم کارکەمان هەم کارمەندەکانمان ئەومە تشکی تایە ئێمە جیازمان هەیە پێش ئەوەی فێتە سەرق میزانەکانمان ئەو جیازە ئەو مادەیە کەسم لە هەردوو جەنگەکانی ساڵانی 1991 و 2003 وڵاتی عێراق و ئەمریکادا بۆ لە ناوبردننی ڕژێمە دیکتاتۆرەکەی ئەو ڕێژە یۆرانیۆمەی بەکار هاتووە لە وڵاتی عێراقدا یەکسانە بە 250 بۆمبی ئەتۆمی. جگە لەوەش ئێستا جەنگێکی دیکە هەیە کە ڕێژەی ئەو بۆمبانە زیادیان کردووە کە یۆرانیۆمیان تێدایە. بۆیە کاتێک ئاسنی کۆن و سکراپی وڵاتی عێراق دەهێنرێتە کوردستان دەبێت لە ناو کارگەدا لە ڕێگەی دەستگای تایبەتیەوە بپشکنرێت بۆ نەهێشتنی چوونە ژوورەوەی ئەو ئاسنانەی کە بەر ئەو چەکە ئەتۆمیانە کەوتون و تیشکان تێدا ماوە. ئەگەر ئاسنێکی کۆن و سکرابی بەر تیشک کەوتوو بچێتە ژوورەوە ئەوە تەواوی فڕن و هێڵەکانی بەرهەمێنان تێک دەدات و ئەو بەرهەم و شیشەی کە دواتر دروست دەبێت و دەچێتە باڵەخانە و ماڵەکان لە کاتی دروستکردنیدا شیشەکان تیشکەکان دەردەکەن و دانیشتوانی ماڵ و باڵەخانەکان تووشی نەخۆشی دەگمەن و بێچارەسەر دەکەن. کاریگەری لەسەر منداڵە لەدایکبووەکانیش دەبێت و شێوا و لەدایک دەبن. بۆیە کارگەکانی بەرهەمێنانی شیش دەبێت زۆر وشیار و ئاگادار بن لە نەهێشتنی چوونە ژوورەوەی ئەو سکراب و ئاسنانەی کە تیشکیان بەرکەوتووە. ئەم کارگەیە ئەمەم و ئاسن و سکرابە کۆنە دێنێت بۆی دواتر بیکاتە فڕنێکی گەورە و بیانتوێنێتەوە. فڕنەکەش نزیکەی 200 تەن دەگرێت. ئەگەر ئاسن و سکرابەکان درێژەکەیان لە 1 مەتر کەمتر بێت کە لەسەر چاوەکانیانەوە دێت ڕاستەوخۆ دەنێڕێت بۆ فڕنەکە. بەڵام ئەگەر قەبارەکانیان گەورە بوو لە مەترێکیش زیاتر بوون بە دوو شێواز لەدلەتیان دەکەن، قەبارەشیان بچووک دەکەنەوە بە شێوازێکیان لە ڕێگەی ئۆکسسیجینەوە. ئەم کرێکارانە بە شێوەیەکی دەستی لە ڕێگەی ئۆکسسیجینەوە دەیان بڕنەوە و لەدلەتیان دەکەن. شێوازێکی دیکەشیان لە ڕێگەی ئەم دەستگا گەورە پرێسانەوەیە کە ئاسنە باریک و تەنکەکان لێرەوە پان دەکەن و دەیانکەنە لا کێشەی و دواتریش حازریان دەکەن و دواتر دەڕواتە ناو
کە سکرابەکان هێنرانە ژوورەوە جارێکی دیکە جیا دەکرێنەوە بە پێی قەبارە و جۆری سکرابەکە دواتر لە ڕێگەی دەستگایەکی بەهێزەوە کە پێی دەڵێن کەمانشا کە توانای بەرزکردنەوەی ئاسنەکانی هەیە ئاسنە کۆن و سکرابەکان دەکاتە مەنجەڵی گەورە گەورەوە 4 مەنجەڵی گەورە و ڕەش ئامادەن بۆ ئەوەی پڕکرێن لە سکرابی ئاسن و بگەێنرێنە فڕنەکە مەنجەڵەکان لە ڕێگەی کرێنی گەورە و بەتواناوە بەرز دەکرێنەوە و دواتر ئاسنە کۆنەکانی ناویان دەڕژێنرێنە ناو فڕنەکەوە لە فڕنەکە بۆی قوتبی کارەباییەوە بۆی ئەلیکترۆدەوە و بە مساعدی کاربۆن ئینجەکشن لەگەڵ ئۆکسجین سکرابەکە ئاتێتەوە فڕنەکە قەبارەی 160 مەتر سێجایە هەندێک جار 3 مەنجەڵ یاخود 4 مەنجەڵ سکرابی تێدا جێگا دەبێتەوە بە گوێرەی جۆر و قەبارەی سکرابەکە دوای تێکردنی سکرابەکە و سەرنانەوەی فڕنەکە دەستگایەک دێتە خوارەوە و لە ڕێگەی وزەی کارەباوە دەست دەکات بە توانەوەی ئاسنەکە پەنجا فلەک پێویستە بۆی 3 سەتڵ بتوانێتەوە و بۆ بەرهەمێنانی یەک سەهرە قوتبە کارەباییەکان بۆی کارەبا وشەکەن وەک لە ناوەکە دیارە و بە یارمەتی کاربۆن ئینجەکشن و LPG لیکوید پرۆپانگاز ئەبێتە هۆی مساعدێک بۆ توانەوەی سکرابەکە و بەهۆی تەفاعلی نێوان کاربۆن و ئۆکسجینەوە لە سا 20 ئەو تاقەیەمان دەستەکەوێت کە پێویستە بۆ توانەوەی سکرابەکە پلەی گەرمی فڕنەکە تاوەکو نزیکەی 1600 پلەی سیلیزی سەر و سفر بەرز دەبێتەوە بۆ توانەوەی گشت جۆرەکانی ئاسنەکانی ناوی ئاسن پلەی گەرمی توانەوەی 1536 پلەی سیلیزیە لەسەر و سفرەوە واتە ئاسن لە پلەی گەرمی نزیکەی 1536 پلەی سیلیزی سەر و سفر دەتوێتەوە ئەو فڕنەی کەم ئاسنەی تێدا دەتوێنرێتەوە بە هەمان شێوە لە ئاسن دروست کراوە بەڵام لەبەر ئەوەی لە دیوی ناوەوەی بە خشت ڕووپۆش کراوە پلەی گەرمی ناو فڕنەکە ناگوازرێتەوە بۆ پلێتی فڕنەکە و لە توانەوە دەیپارێزێت لەبەر ئەوەی خشت زۆر ڕێگری دەکات لە هاتوچۆکردنی پلەی گەرمی بەرز و نزم بە ناویدا لە خلالی توانەوەی هەندێک مواتێ لە ناو سکرابەکە کە پێویستە دەربێنێ لە سکرابەکە و هەندێک مواد ئیزافاگرێ بۆ جاکردنەوەی ئەو موادە خەڵتانێک لە ناو ستیلەکە هەیە وەکو دۆلۆمایت و لایم و فلۆرایت ئەمانە ئیزافاگرێ بۆ ناو فڕنەکە بۆ جیاکردنەوەی سڵاگەکە خەڵتەکە لە ئاسنە پوختەکەیتە سەرەوە دواتر بەهۆی تایتنی فڕنەکەەوە ئەکرێتە دەرەوە وەکو بۆ نمونە فۆسفۆر و سۆلفۆر ئەمانە زۆر لە مواد ئەوەلەکان هەیە لە سکرابەکە زۆرە کە پێویستە لە ستیلەکەیان نەبێت دوای کە سڵاگەکە دروستە بێت لەسەر لیکویدەکە فڕنەکە تایتی نەکات لاربوونەوەکە بە گۆشەی 15 پلە نزیکی 15 پلە سڵاگەکە ئەکرێتە دەرەوە جێ ئەکرێتەوە لە لیکویدەکە لە ڕێگەی سڵاگ دوورەوە ئەکرێتە دەرەوە ئەو ئاسن و سکرابانەی کە شل دەبنەوە و دەبنە گیراوەی ئاسنی شلی پلەی گەرمی بەرز ڕاستەوخۆ ناتوانرێت سارد بکرێتەوە و بکرێتە ئاسن جارێکی دیکە دەبێت گیراوەکە بچێتە قۆناغێکی دیکە و ناو فڕنێکی دیکەوە پێشەوەی بکرێتە ناو فڕنەکەی دیکەشەوە نمونەیەکی گیراوە ئاسنیەکە دەبرێتە تاقیگە و پشکنینی کیمیاوی بۆ ئەنجام دەدرێت بۆ ئەوەی بزانن پێویستی بە چ جۆرە مادەیە کە تێی بکرێت بۆ ئەوەی هاوسەنگی دروست بکرێت و گیراوەیەک دروست ببێت کە دواتر بتوانرێت بکرێتە ئاسن دوای وەرگری سامپڵەکان نێرێ بۆ مختبەر لە مختبەر لەوێت تحلیلی بۆ کرێ بزانێت پێکهاتەی کیمیایەکەی چییە مقار ناگرێ بە ستاندارد ئەگەر لە زمانی ستانداردا بوو ئۆکێ ئەگەر لە زمانی ستانداردا نەبوو موادی بۆ ئیزافاگرێ ئەو مادانێک ئیزافاگرێ لە LF وەکو لایم فیرۆسلیکا ماگنا فلۆسپا کاربن پاودر ئەمانە ئیزافاگرێ حەسەب تەقریری مختبەر
دوای پشکنین و تێکەڵاوکردنی گشت ماددە پێویستەکان گیراوە ئاسنیەکە دەبێتە ئەو گیراوە ئاسنەی کە دەتوانرێت شیشێکی کوالیتی بەرزی لێ بەرهەم بهێنرێت. کاتێک گیراوەکە تەواو ئامادە دەبێت گیراوەکە بە چەند نۆزڵێکی گەورەدا دێتە خوارەوە و چەند قاڵبێکی درێژی ئاسن دروست دەبێت کە هێواش هێواش پلەی گەرمیەکانیان کەم دەکرێتەوە. ئەم کارگەیە ڕێژەیەکی باش کارەبای پێویستە بۆ بەکارخستنی کارگەکە، بەڵام بەهۆی کێشەی کارەباوە بڕێکی کەم و کاتێکی کەم کارەبا بۆ کارگەکە دابین دەکرێت. بەهۆی دابین نەکردنی خزمەتگوزاریەکانی کارگەکانەوە وەکو ڕێگاوبان و ئاو و کارەبای پێویست و سوتەمەنی بەشێکی زۆری کارگەکان سست بوون و بەرهەمیان کەم بۆتەوە. بەهۆی ئەوەشەوە هەم زیانێکی مادی گەورەیان بەرکەوتووە و هەم هاونیشتیمانێکی زۆر بێکار بوون. ئەم کارگەیەش ئەگەر لەلایەن حکومەتی هەرێمەوە خزمەتگوزاریەکان و کارەبا و سوتەمەنی بۆ دابین بکرێت و کار ئاسانی بۆ بکرێت، ژمارەیەکی زۆر زیاتر هەلی کاری تێدا دابین دەکرێت و کارگەکە 24 کاژێر کار دەکات. لە دوایەوەی کە ئاسنەکە تەوا بێتە مەشەیمە ئەچێتە ناو فڕنەکەەوە پێویستە لەو فڕنی دووەمە کە پلەی گەرمیەکەی 1200 پلەی سیلیزی بێ، تقریبا 1150 بۆ 1200 بێت، ئەبێ ئەو بیڵەتی کەنتیاتی 1150 پلە وەرگرێ، ئەچێتە 0.75 مێڵتین پۆین، یعنی لە 175 توانەوە. بە دوایەوەی کە گەرم بوو 2 ساعت تقریبا نەبێت لە ناو فڕنەکە بمێنێتەوە، دوایەوە بە کۆمەڵستاندا ڕواهەریەکەیان ڕۆلەرەکەیکان بە شێوەی ئاسەوەی پانێکاتەوەیکان بە شێوەی ستۆنی ئەچێتە بەشی کۆتایی و مۆر و لە ئەخی ڕۆلەیە هەموو ڕەمزی مۆری ماسی لێ درێت و ئامادەکرێت بۆ فرۆشتن. قاڵبە ئاسنە گەورە بەرهەمهاتووەکان بەرز دەکرێنەوە لە ڕێگەی کرێنێکەوە بۆ دووبارە گەرمکردن و دروستبوونی شیش. ئاسنەکان دەکرێنە ناو فڕنێکەوە کە بە شێوەیەکی گشتی لە ڕێگەی نەوتی ڕەشەوە کار دەکات و پلەی گەرمیەکەی بەرز دەبێتەوە بۆ نزیکەی 1200 پلەی سیلیزی سەر و سفر. قاڵبەکان گەرم دەکرێنەوە بۆ ئەوەی بچنە ناو مۆڵتەکانەوە و شێواز و قەبارەی ئەو شیش و ئاسنانە وەربگرن کە داوا کراوە. دوو لاینمان هەیە ئێمە، چونکە یەکێکان گەورە یەکێکان بچووکە. لاینی یەکەم هەموو قیاسەکانی 10 ملیم، 12 14 16 18 ملیمان هەیە، ئەمە بە ڕێگەیەکیان ئاڕوا کە پێویستە زیاتر قوترەکەی کەمتر بکرێتەوە. لە سایزی 20ەوە لاینێکی ترمان هەیە، لاینێکی گەورەترە، سایزی 22مان هەیە، 20مان هەیە، 22مان هەیە، 25مان هەیە، 30مان هەیە، 32مان هەیە، 28. بێگومان تاکی کوردیش وەکو هەموو ئیتالی و سینیەکان و ئینگلیزیش هەم لە ڕووی ئەقلی و هەم لە ڕووی جەستیەوە ئەگەر باشتر نەبن بێگومان هیچیان لەوان کەمتر نییە و ئەتوانن ئیشەکە بە زیاتریشەوە بکەن. ئەو علمەی کە وەریەگرن ئەتوانن بە زیاترەوە لەوانتر سەرفیکەن بۆ وڵاتە، چونکە هەر کوردەکەی دڵتۆزە بۆ کوردستان. پێشان دەتوانم برێم 80 ئاسن لە دەرەوەی عێراق دەهات، بەڵام ئێستا لەو زروفێک کە دەست بە دروستکردنی زۆر معمەل کراوە، خاستە معمەلی مەش
زۆر گەورە دەتوانم برێم ئێستا عێراق هەر پێویستی بە هێنانی ئاسن نییە بە ڕێژێکی ئللا زۆر کەم نەبیت چکە عێراق بەڕاستیت پێ برێم پاش 1970 و شەڕی کەندا و بنیە تحتی هەموو تێکچوو معاملی هەمووی کۆر بۆ هەمووی تێکچوو لۆیە عێراق لە 1970ەوە مەوادی بیناسازی هەموو لە دەرەوە دێنی بەڕاستی لۆیە زۆر عێراق پێویستی بە کارگەی بیناسازی هەیە. باشووری کوردستان دەتوانێت ببێتە سەرچاوەی بەرهەمە پیشەسازیەکان بۆ عێراق بەهۆی ئەو هەموو جەنگەیەک لە دوای یەکانەی عێراقەوە زیاتر لە نیوەی خاکی عێراق ڕووخاو و وێران بووە. خاکی کوردستان دەوڵەمەندە بە سەرچاوە سروشتیەکان. باشووری کوردستان لەبەر خاک و شاخ و دەشتە بە پیت و گرانبەهاکانی دەتوانێت چیمەنتە و خشت و بلۆک و شیش و تەواوی کەرەستە بیناسازیەکان بۆ عێراقێکی ڕووخاو دابین بکات و بیکاتە سەرچاوەی داهاتێکی باش بۆ باشووری کوردستان. بەدانانی کارگەی استراتیجی بۆ بەرهەمێنانی کەرەستە بیناسازیەکان ژمارەیەکی زۆری هاونیشتیمانی دەتوانن هەلی کاری جۆرا و جۆری لێوە بەدەست بهێن و بەرهەمەکانیشی هەناردەی عێراق بکرێت و پارەیەکی قورس و مەزنیش بێتە ناو گیرفانی سەرمایەداران و دانیشتوانی باشووری کوردستانەوە. حکومەتی هەرێم ئەو کات تەنها ئەرکی کار ئاسانکردنی کاری کارگەکانە و دابینکردنی تەواوی خزمەت گوزاریەکانە بۆیان. باشووری کوردستان بە ئاسنی سکراب و خراپبووی وڵاتی عێراق و سەرچاوەی ئاسنی سروشتی شاخ و کێوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانێت جارێکی دیکە وڵاتی ڕووخاوی عێراق دروست بکاتەوە و سوودێکی مادی باشیش بکات.